سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم بە یارمەتی هاوڕانی هاوکارم شەممە شەوێکی تر بە بەرنامەی ڕاستەوخۆوە هاتووینەتەوە خزمەتە. ئازیزان بەرنامی ئەم شۆوەرمان دوو تەوەر لەخۆ دەگرێت، بەشی ئەوەڵی لەسەر ئێعدام قسە دەکەین و بەشی دووەمی لەسەر شەڕی ئەم سەردەمە و میدیا دەبێت. بەڵام بۆ بەشی یەکەمی ئێمە کە هەروەک باسم کرد لەسەر ئێعدام وشەیەکە لە ئێراندا تەنها بڵین سزایەک نییە، بەڵکو بۆ تەعامرازێکی سیاسی دەستی دەسەڵات بۆ سەرکوتکردن، تۆقاندن و کبکردنی هەردەنگێکی ناڕازی. ماشێنێکی مرگ کە بێوەستان کار دەکات و ڕۆژانە گیانی گەنجان و ئازادی خوازان دەکاتە ئامانج. لە کاتێکدا جیهان بەرەو هەڵوەشانەوەی سزای ئێعدام هەنگاو دەنێت، کۆماری ئیسلامی ئێران پێچەوانەی ئەم ڕەوتە بە شێوەیەکی سیستماتیک و بەرفراوان سزای ئێعدام وەک سیاسەتێکی چەسپا و بۆ چاوترساندنی کۆمەلگا بەکاری دێنێت. بە تایبەتیش دوای سەرهەڵدانی بزوتنەوەی ژن ژیان ئازادی و تایبەتی تریش دوای ئەم شەڕی 12 ڕۆژەی کۆماری ئیسلامی و ئیسرائیل بینیمان چۆن ژمارەی ئەدامەکان بە شێوەیەکی مەترسیدارتر زیادی کرد و گەنجان و چالاکوانانی سیاسی و مەدەنی و بە تایبەتیش ئەندامانی نەتەو بندەستەکانی وەک کورد و بەلوچ و ئەفغانی و هیتر بوونەتە قوربانی سەرەکی ئەم سیاسەتە دڕندانەیە. ئەم ئێعدامانە زۆر جار دوای پرۆسەیەکی دادگاییکردنی ناداتپەروەرانە وەرگرتنی دامپێدانانی زۆرە ملێ لە ژێر ئەشکەنجەدا و بە بێبوونی مافی پارێزەری سربەخۆ جێبەجێ دەکرێن. ئەمە پرسیاری جدی لەسەر ماهیەتی دادپەروەری لە سیستمی دادوەری ئێراندا دروست دەکات. جا پرسیاری سەرەکی ئەوەیە، ئامانجی ڕاستەقینەی ڕەژیم لە هەڵمەتی لە سدارەدانانە چییە؟ ئایا ئەمە نیشانەی هێزە یان نیشانەی ترسی دەسەڵاتە لە خەڵک؟ کۆمەڵگەی نێودەوڵەتی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ تا چەند توانیویانە گوشارێکی کاریگەر دروست بکەن و ئەرکی ئێمە وەک تاک وەکو میدیاکار و وەکو کۆمەلگا لە بەرامبەر ئەم تاوانکاریەدا چییە؟ جا بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارانە و شیکردنەوەی زیاتری ڕەهەندە سیاسی و یاسایی و مرۆییەکانی ئەم بابەتە ئێمە ئەم شەو میوانێکی زۆر بەڕێزمان لەگەڵدا بەڕێز خاتوو شیوا مەحبوبی وتەبێژی کمیتەی بەرگری لە ئێعدامی زیندانیانی سیاسی لە لەندەن لەگەڵماندا دەبێت. شیوا خانم ئەم کاتت باش، زۆر سپاست دەکەین بۆ ئەوەی کە لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوی تلویزیۆنی کۆمەڵەدا بەشداریتان کرد. من ئیسلامەکەم لە ئێوە و لە بینەرانتان. زۆر سپاس، بەخێر بیت. شیوا خانم بۆ ئەوەی کە وێنێکی گشتی و تازە هەم بۆ ئێمە هەم بۆ بینەران بدەین لێرەوە دەست پێ دەکەین. دیارە کۆماری ئیسلامی هەر لە هاتنە سەرکاریەوە ئەگەر ئێمە چاوخشاندنێکمان بێت بە ئەم دەسەڵاتە کە هاتوۆتە سەرکار قۆناغ بە قۆناغ هەر جارە و بە بیانووی بێبنەما و تۆهمەتی بێبنەما دەستی زیاتر بردو بۆم سزانا مرۆڤانەیەوە زۆر دڕندانە دەستی نەپاراستەوە ئەم قەت لە حکوومەتیە ئەنجام دەدات. ینی بەڵام ئەگەر ئێمە لە دوای شۆڕشی ژینە بزوتنەوەی ژن ژیان ئازادی کە کۆمەلگا وەرشەرخانێکی مێژووی بەخۆیەوە بینی لەوێ چاو لێ بکەین، لەوێ زۆر شت زیاتر تەغییرەکانی هەمگرتن بڵین شکنجەکان ئێعدامەکان زۆر زیاتر بوو. من پێم باشە پێم بڵێ تایبەتمەندیەکانی ئەم شەپۆلی تازەی ئێعدامەکان لە ئێران بە تایبەت کە باسم کرد لە بزوتنەوەی ژینادا و ئەم نزیکانەش لە دوای ئەم شەڕی 12 ڕۆژەی کۆماری ئیسلامی و ئیسرائیل چۆن دەبینن؟ تایبەتمەندیەکانی چۆنە؟ بەڵێ تەبەن هەروە کە ئێوە ئیشارەتان کرد لە دوای دەستپێکردنی جۆمبێشی ژن ژیان ئازادی و حتا ئەتەهاماتێکە لە زیندانەکەکانیان تەعدادێکە بە ئێعدام مەحکومە کردیە زۆر زیاتر بووە. دیارە بۆ ئەوەی کە بەڕاستی وەختی جۆمبێشی ژن ژیان ئازادی دەستی پێکرد دوای قەتڵی ژینا ئەو شتەی بە جمهوری ئیسلامی ود حتا دوای کوشتاری ئابانینەوە و هێشتا خەڵک زۆر لەسەرەوە قایمن کە جمهوری ئیسلامی سەرنەگوونکەن زۆر گەورە بوو تەواو تەوەجۆهی دنیای گر و بەو بۆنۆ جمهوری ئیسلامی وەختێکە دنیا تمشایە کرد کە چییە کالم کەسانەی وا مۆعتەرزن سعی کرد ئتهاماتی تر دروستکە زۆر مشخص. بۆ مثال ئەیوت کەسێک مەسەڵەن دانێ لەوانەی وا مۆعتەرز بووە بە سیجیەکی کوشتە پاسدارێکی کوشتە معمولاً ئێگەیوە تمشایکەن ئاوا ئتهاماتێکی دانا بۆی کە تەوجیهی کە لە سەطحی دنیا کە بۆچی ئەمانە لە واقع ئێعدامەکردیان یا حکمی ئێعدامیان پێکرێ. جا ئەم وەختێکی وتمشاکەن بەل لە ئەم حملەی ئیسرائیلە کولەن بە شدت
خودی ئێعدام من فقط ئێعدامی زندانیانی سیاسی نایژم بە تۆر عموم زۆر زیاتر بوو لە سەتحی ئێرانەوە جمهوری ئیسلامی مرتب کەسی محکوم بە ئێعدامە کرد و ئێعدامیان کرد بۆیە زندانیانی سیاسی لە زندانەکانە دەستیان کرد بە سێشەمەکانی نابە ئێعدام کە زۆرتر لە 1 ساڵ و نیوە ئەمە ئێعدامەی هەیە و ئایسێ یەک فاکتۆری تر هاتەتە بەرەوە ئەویش حملەی ئیسرائیل بوو زمانێک کە ئەوڵین ڕۆژێک کە ئیسرائیل حملەی کرد نیروەکانی سپا چوون دەوری زندانەکانیان گرت و لەو جێگەوە کە جمهوری ئیسلامی ئێمە بێوە تمشاکەین لە شاید بگین تەسویرێکی گەورەترە ئایسە نیروهای نیابەتی خۆی لە دەستە دەوڵەتی ئەسەد نەگوم بووە هیچ پشتیوانێکی نییە هیچ قدرەتی مانۆڤرێکی بۆ نەماییتە لە منتەقە بەڕاستی و لە تەرەفێکۆ زۆر زەلیلانە تەواو ئاسمانی مشخصەن تاران تەواوی و 12 ڕۆژە بەدەست ئیسرائیلۆ بوو سەرانی زۆر ڕادەبالای ترۆر کردیان کوژران وەدەنە چی وەختی کە ئەوە تمشاکەن خب جمهوری ئیسلامی حکوومەتی نییە کە فقط نیگەرانی حملەی حکوومەتێکی خارجی بێت بەڵکو ئایسە لە ناو خۆشیە زۆرتر بە نەزەر من لەوەی کە لە حملەی ئیسرائیل بترسێ لە ئینقلابی خەڵکە ترسێ لە ئێترازی خەڵکە ترسێ و بۆیە بە نەزەر من ئایسە ئەو زەبوونی و زەلالەتەی خۆی بەم شکلە خەریکە بە نوعی انتقامەگرێ و نوعی گەرەێکی جاوێکی ڕۆب وەحشەت بە وجود بێرێ بۆیە ئایسە خەریکە مرتبەن ئەحکامێکی ئەدام سادرەکە ئەوە زانن کە 2-3 ساعت دوای ئاتەش بەسەکە سخەنگووی قوەی قەزاییە هاتووتی کە ئێمە فرسەت ناکەین 2-3 هەفتە تەئەممۆلکەین لەسەر هەر پەروەندێ بەڵکۆشێ هەرچی سەریعتر کەسانێک کە بە جرمی بێسلە هەمکاری لەگەڵ ئیسرائیلە دەستگیرکران ئەمانە حکمی محاربەیان پێبن کە حکمی محاربە یعنی ئێدام و ئەزانین 100 نەفر لەوانە خۆیان وتیانە 700 نەفر لەو کەسانی وا دەستگیرکران حکمی محاربەیان قرارە پێبن یعنی ڕێگە باسکەن بەڵام ئەمە فقط نییە خەریکن تمشاکە ناو زندانەکان حتا ئەو زندانیانێ وا لە قبلۆ لە زندانبوون کەسێ وە گۆزگاری بابامیری یا تێدادێکی تر خەریکن جرم تەراشیەکەن بە یەکمانی پەروەندە سازیەکەن کە بتوانن بە یەکمانی پاکسازیکەن بۆیە خەڵک و زۆر لە فعالین و زۆر تەشەکلەکان ئەس جملە کۆمیتەیەمە کۆمیتەی ئازادی زندانیانی سیاسی زۆر لەسەرەوەینەوەی کە نێڵین ئەو ئێدامانەی 67 دووبارە تکرارۆ بێتەوە زۆر باشە شیوا خانم جگە لە ئەوەی کە لە دوای بزوتنەوەی ژنجیان ئازادی کە ئەم کورد و بەلوچ و ئەفغانستانی و ئەمانە زۆر زیاتر کەوتنە بەر هێرشی گرتن و ئێدامکردن تایبەتەن ئەگەر ئێمە بینە سەر ئەم دوای ئەم شەڕی 12 ڕۆژەیە ئێستا زۆر زیاتر تەنانەت بەهاییەکانیش کەوتونەتە بەر هێرشی گرتن و ئێدامکردن و دەرکردنیش هەتا بەڵام پرسیارەکەم ئەوەیە ئەو جۆرەی کە پێویستە مثلەن کۆمەڵگای ئێرانی نایەتە دەنگ بە دژی ئەم ئێدامانە تا ئێستا ئەو جۆرەی کە پێویستە ڕانەوەستاوە هۆکاری ئەمە بەڕێستان لە چیە بینن؟ بەڵێ دەقیقەن دروستە ژنایسێ وتم شاکەن هەدەقەل گزارشاتێکە خۆی ئێمەشێگرین دروستە دەستگیریەکان لە سەراسەری ئێرانە هەیە ولی بەتایبەت لە کوردستان لە بەلوچستانە و بەهاییەکان لە سەحێکی وەسیعە خەریکن دەستگیرەکرێن و پیان ئتهام لێئان و متاسفانە شاهد یەوەین کە مقدارێ لە سکوتی خەباریایە کەم و بیش یعنی ئایسە من گەرەک من نمونێتر بێرمەوە هەرم چەند ڕۆژی گذشتە لە دێهاتی گونێکی شاری خاشە تعدادێ لە ژنەکان ئێترازیان کرد موردی 11 نەفەریان زەخمی بوون 10 نەفەریان لە واقع 1 نەفەریان متاسفانە گیانی خۆی لە دەستا بە ناوی لالی خان بیبی بامری کە گیانی خۆی لە دەستا وڵێ من بڕوامەوەی هیچ ئەنکاسێکی نییە هەر ئایسیشە ئەو ژنانە بەو شەرایەتۆ هەڵسان لە خیابانە شعارنویسیەکەن مادبەر جمهوری ئیسلامی ئەجن و خەریکن هێشتا ئێترازەکەیان ئێدامەئان خب ئێمە وەختێکە جمهوری ئیسلامی ئەمەی گەرەکە کە حەملەکە بە ئەخشاری مختلفی جامعە وەلێ تەواوی ئێران یەکدەنگ نێتە پای ئەوەی کە بێژێ لە هەر گۆشێک لە ئێرانە فەرق ناکە وەختێکە دەستگیری و ئێدام و زەرب و شەتم و حەملە بە خەڵکایە ئەو ئێترازە سوورەتەگرێ خب لە بۆچی بزانن بەخشێکی ئەمە ناتوانین نەدیدە بگرن وەختی شرایەتی شەڕە یعنی بۆ معنیە کە بلەخەرە خەڵک
زۆر سەیەکە خۆی بپارێزێ ئەمە ئەسەن جزوی خصوصیەتی زمانی شەڕە ولی جیا لە زمانی شەریشە ئەوە ئەزانین کە تەوا جمهوری ئیسلامی نیروە ئینتیزامیەکانی لە هەرچی جێگەی مستەخەر کردو بۆسای بازرسی ماشینی خەڵک بگەڕێ تەلەفۆنی خەڵک بگەڕێ یعنی حتا گزارشاتێکە مەسەلەن ئەو وەختە ئەدریا ئەوە بوو کە حتا وەختێکە ئەچین بۆ ئەوەی کە خەریدکەی نان بسێنین تەوا ئەم نیروانە لەوێن ئەچین بۆ بانگ گەرەکمانە کارەکەمان بۆین زۆر کەس لەو کەسانەی وا لە بانگا کارەکەن ئەمانە یان لا بردە کەسی سوپای پاسدارانی لێدا بەرحاڵ ئەمە جەوێکە کە نەتەنها مرەتەبەن ئیسرائیل لەژێ مجددەن حملە ئەکاتەوە لە تەرەفێک و جمهوری ئیسلامی یعنی واقعا یەک حکومە نظامی ئێلام نەشدەی مستەخەر کردە خب لە تەرەفێک و لە لەحاز ڕۆحی ڕەوانی و خەڵک خەریکە خۆی پارێزێ ولی لە تەرەفێترۆ شاید وردەوردە خەڵک خەریکە لەو شۆکە دەردێ لەو 12 ڕۆژەی کە حملە سوورەتی کرد بەڵام تەواوی ئەمانە بەکەنار ئێمە ئەزانین خەڵک ئەو پۆتانسیەلەی هەیە لە توولی جۆمشی ژنجیان ئازادیە دیمان چۆن هیچ فەرقێکی نەبوو لە کام منتەقەی جغرافیایی ئێرانە وەختێکە بە کوردستان حملەیانە کرد لە جێگەکانی تر حمایەتیانە کرد لە بەلوچستان هەروە لە تاران هەروە یعنی بە نەزەر من ئایسە وەختی وێ ئەمە خۆی گرێتەوە من هەمیشە ئەوەیەژم ئێمە ئەبێ واقعا دەرس بگرین لە زندانیانی سیاسی زندانیانی سیاسی لە حدودی 47 زندانە لە سەراسەری ئێرانە عليهی تەواو ئێدامەکان خەریکن ئەترازەکە نایژن ئێمە هی تارانین ئێوە هی بەلوچستانن وانە یعنی ئەمە بە نەزەری من ئەمە جنبشێکی ئەترازیە کە لە زندانەکانە هەیە و ئەتوانم بێژم ئێترازی سەراسەریە بۆنەوە ئەبێ بە نەزەر منە ئیسا هەرچی زووتر فعالین بتوانن لە ئێرانە بەتایبەت فعالین کە بتوانن لە ئارسەهای مختلفە مقداری ئەو ئێترازاتانە سەراسەری کرێتەوە ئەگەر ئاوا ئەو ژنانە مۆردی حملە لە بەلوچستان قەراران باشە بۆ هیچ دەنگێکی نییە لە شوێنێکی تر یا ئەو دەستگیریانە ئەکرێت ئەمە خاصی کوردستان و بەلوچستان و بەهاییەکان نییە ڕێگە بازەکان کە جمهوری ئیسلامی وەختێ ئێترازێکی زۆر وەسی نەبینێ ڕێگە بازەکان کە بتوانێت تعدادی زۆرتر لە جێگەهای تر بکرێت زۆر باشیوە خانم هەماژت بە خاڵێکی زۆر گرنگدات لە بینە پێش ئەم شەڕە دیارە ئەم هەستی هاوبەشە ئێران کە فرێنەتەوەیشە هەستێکی هاوبەشی زۆر باشیان بوو کەسێک لە کوردستان بواە لە بەلوچستان بواە یا لە ئەحواز بواە هەستی هاوبەشیان بوو و کێشەی ئەوانیان بە کێشەی خۆیان نزانین بەڵام لە دوای ئەم شەڕاروە بەڕێزیشتان ئاماژتان پێدا ئایا ئێستاش هەر لە شوکی ئەم شەڕەدان ئەمە دێتەوە سەر ڕواڵی عادی خۆی یان هەر بڕاستی چون ئەمان کوردن یان ئەمان بەلوچن یان ئەمان ئەفغانین یان ئەمان بەهاین بە هەر جۆرێکدانین ئەمە کێشەی ئێمە نییە دێتەوە سەرم ڕواڵە عادی کە باست کرد ئەم هەستی هاوبەشە ئومیدوارم نەیەتۆ سەر ئەو ڕەواڵی عادیە چون ئایسە وەزیەتی ئەفغانستانەکانی واقع مهاجر کە خوان لە ئێرانە زۆریان بە دنیا هاتن زندگیان کردە واقعا فاجعەیەکی ئینسانیە وەختێتم شایەکەن چه بەڵایەکیان بەسەر ئێرن و چه وەزیەتێکیان هەیە یعنی ئایسە ئەزین چۆنە جمهوری ئیسلامی سایەکە ئالەم حملەی ئیسرائیلە زۆرترین ئیسفادە بۆ سەرکوبکردنی خەڵک بەکار بووە یعنی ئەمە کامڵان خەریکە لە وەزیەتی جەنگیە ئیسفادە ئەکا بۆ کە حملەکات زمانێک لە زمانی شەڕی ئێران و عێراقا لە وەزیەتە ئیسفادەیە کرد خەڵکەیان وتگرانی یا هەرچی تەواو دەنگەکانی ئەکوژانەوە ئەیود نائیسە حملە کردیا ئەبێ لە وەتەن حمایەت کردە و غەیرە و زالک خب شرایط زۆر فەرقی کرد ئایسە جمهوری ئیسلامی ئەبینێ کە بەم شتانە ناتوانێت کڵاو بخاتە سەر خەڵک بۆ چییە کە خەریکە ئەو ڕەوشە قەدیمیە و هەمیشەگی بەکارەوە کە تاتی دەکا من پێم وایە شخصەن تەحلیلمەوەیە ئەمە زۆر مەوەقەتە کە ئەمە ئێترازە سەراسەریانە نییە پێم وایە زۆر مەوەقەتە کە ئەگە لە بەلوچستانەوە ئێترازە بێ ئەو ئەنکاسی نییە و لێ بەڕاستی یەکشت ئەشێ لە نەزەراگرین ڕەسانە گەورەکان بالاخره سیاستی ویژه خۆیان هەیە یعنی ئایسە تەمەرکۆزی ئەوان لەسەر ئەوەیە کە لەسەر تەمەرکۆزێکە کە دەوڵەتی ئیسرائیل و ئەمریکا هەیەە ئەمە ئەبێ بە نەزەر من ئەوە زۆر مهمە ڕەسانەهای گەورەکە
زۆر دەستیانەی زۆر توانن لە شوێنها لە تەواوی ماڵی خەڵکا هەن ئائیسە سیاسەتیان ئەوەیە بۆ بۆنەوەیە کە زۆر بەرجەستەی ناکەنەوە کە ئەمە ئەشێر لە تەرەف خودی خەڵک و موردی سوال قرار بگرێ کە بۆچی باشە ئەو وەزعیەتانە ئەو بۆ شکڵە منعکس ناکەن. من شخصم پێم وانییە دەستگیریەکان لە ئێرانە ئەحکامی ئێدام حملە بە بەهاییان بەلوچستان کوردستان بەو شکڵە لە ڕسانەهای دنیا منعکس ئەکرێ و وەختی کە منعکس ناکرێ جمهوری ئیسلامی دەستی بازە بۆ ئەوەی کە سەرکوبە زۆرتر کە. شیوا خانم ئەگەر بکرێت بە کورتی باسی ئامارت کرد هیچ ئامارێکی باوەڕ پێکراو ینی بە دیاری و بە ڕۆشنی هەیە کە چ بەشێک لە کۆمەڵگای ئێراندا کەوتونەتە بەر ئەم هێرشی گرتن و زیندانیکردن و ئێدامکردە؟ خب هەمیشە مشکل ئەوەیە لە ئێرانە هیچ گونە ئامارێکی کامل وجودی نییە متاسفانە. مەسەلەن لە زندانی ئەڤین وەختی حملەیان کرد بە زندانی ئەڤین هێشتا ئێمە هیچ گونە ئامارێکمان نییە کە دەقیقەن چەند نەفەر گیانی خۆی لە دەستا حتا زندانیەکانیش نازانن. لە تەرەفێک و ئێمە شاهدی ئەوەین کە منەش ئەویشە ئیشارە کەم طبقی ئامار حدودی حد ئەقل 100 نەفەر فقط لەمانی گذشتا ئێدام بووە. یعنی هەمزەمان کە ئەم حملە بە لە تەرەف دەوڵەتی ئیسرائیل و شەڕی بینی ڕژیم و دەوڵەتی ئیسرائیل هەیە ئێدامەکان هەروە ئێدامەی بووە. ئەوەی کە تعدادێکە دەستگیریان کردە بە مشاهدەی ئێمە زۆرتر بەهاییەکانن لە کوردستان و بەهاییەکان زۆرتر لە هەرچی جێگە دەستگیر بن. بەڵام لە شارەکانی تریش هەیە ئەس جملە کەسانێک کە لەسەر شەبەکەهای ئیجتماعی پۆستیاندانا خۆشحاڵیان کردە و ئایسە ئەبینین کە تحتی و شرایطە و سەرکوبە قەراریان گرتە. لە تەرەفی ترۆ جمهوری ئیسلامی لەم وەزعیەتە ئیسفادەی کردە، زندانی ئەڤینی خاڵی کردە، زندانیەکانی بردە بۆ فەشافویە و قەزەل هەسار و قەرچاک و ئەمە شتێک بوو کە هەمیشە گەرەکی بووبی کە بۆ زندانی ئەڤین ببەسێ. دەرنەتیجە ئامارە دەقیق نییە ولی یەک شت گەرەکمە بێژم زۆر مهمە کە مەسەلەن خانەوادەکان بتوانن حتا بێخەبەری لە مناڵەکانیان منعکسکەنەوە. حتا بێژن کە ئێمە خەبەرمان نییە نازانین مناڵەکانمانیان بردە بۆ کوێ. ئێمە زانین دوای زندان ئەڤین تعدادێکیان بۆ جێگەهای زۆر نامەعلوم بردە. ئەم خەبەرانە وەختی زۆرتر بێ ئێمە دەستمان زۆر باسترە کە بتوانین قسەکەین. بۆ مثال من هەفتەیاندا لەگەڵ ئەتحادیە ئەوروپا دانیشتنێک مێ لەگەڵ چەند نەفەری تر لەوێ ئەتوانین ئەم شتانە مەترحکەین. ئەم وەزعیەتە نەیەڵین خەبەرگوزاریەکان فقط لەسەر شەڕ قسەکەن بەڵکو لەسەر سەرکوبی خەڵکیش قسەکەن. شیوا خانم بۆ ئەوەی کە خۆتان باستان کردیارە بنەماڵی ئێدامیەکان زۆر گرنگە کە دەبێت زیاتر گرنگیشیان پێ بدرێت. بەڵام لێرەدا ئەرکێک دەکەوێتە ئەستۆی خەڵک کە لەوێن چ ئەوانەی کە لە ئێرانن چ ئەوانی کە لە دەرەوەی وڵاتن. ئەرکی خەڵک بەرامبەر بەم بنەماڵی ئێدامیەکان چین بۆ ئەوەی کە دەنگیان ڕەنگیان زیاتر بیسترێت بینرێت. بەنظر من ئەسن حمایەت لەم کەسانەی وا حکمی ئەدامیانە یا زندانین فقط واقعاً وەزیفەی خانەوادەکان نییە چون ئەبێ یەکشت لە نەزەراگرین لە تولی ئەم مدەتا زۆرتر هەر وەختێک ئەم خانەوادانە موردی تهدید قەراریان گرتە. یعنی ئەترسن. یەک شتی تریش ئیزافە بووە فقط ئێدام نییە. ئەو تهدیدە کە مناڵەکەتان ئەوەین بۆ شوێنێک هیچ کەس خەبەری لی نەبێ. ئێوە فکرکەنەوە خانەوادەهای تەماسیانەگەر لەگەڵ ئێمەیانوت ئێمە چۆن نتوانین تاران بەجێ بێڵین بڕۆین وەختێکە مناڵەکەمان ها لە زیندانە و وەختێکە خانەوادەی تهدید دەکریەکە ئەگەر قسەکەی مناڵەکەت بەڵای بەسەر یێرین کە قەت نەیبینی. بۆنەوە ئێمە ئایسە وەزیفەمانەوەیە کە هەر کامێکمان چ لە داخل ئێران چه خارج لە ئێران بتوانین وەک شاید بێژم نەمایەندەی ئەم خانەوادانە بین. باشە ناویان نەزانین ئەزانین دەستگیر کرا ئەز ئایسە مەسەلەن ڕزگاری بابامیری فقط وەزیفەی کچەکەی نییە لەو حمایەت کە ئێمە ناوی زانین ئەزانین بۆ کوێ بریا ئەزانین چ وەزعیەتێکی هەیە. پس وەزیفەمانەوەیە کە بتوانین لە هەر تەریقەکە ئیسە لە تەزاوراتە لە دەوڵەتەکانەیە نامەیان بۆ بنووسین لە ئەفکاری عمومی ئەو کشوەرە ڕۆزنامەکان میدیا تەواوی ئەو شتانە قسەی لەسەرکەین چون پێم وایە ئەگەر ئەمە فقط محەوەڵکەین بە خانەوادەکان متاسفم کە بێژم کە دەنگم عەزیزانە نابیسترێ چون خانەوادەکان ئەو نەتاکید کریان متاسفانە ئیمکانپەزیر نییە بۆیان. دەنەچێ ئەمە وەزیفەی بە نەزەر من گشتمانە ئایسەکە خەریکین لەسەرەوە لەسەر ئەم ڕسانە ئێوە قساکەن. ئێوەدارم ڕسانەکانی تریش هەرو کارەکەن کە بتوانین دەنگی عەزیزەکانمان مەترحکەینەوە. هیوادارم شیوا خانم چون بەڕاستی ئەم پشتیوانیە جامادی و معنەوی هەردووکیانی زۆر گرنگە بۆ ئەوەی کە ئەم گۆشەگیری کۆمەڵایەتی کە ڕژیم دەوێت بەسەرم بنەماڵانەدا بیستەپێنێت بشکێندرێت و ئەم بڵین بڵاوکردنەوەی چیرۆکەکانیان هی بنەماڵەکانیان هی خودی ئەو کەسانی کە لەژێر
پەتی ئەدامدا هەن ئەمانە زیاتر دەبێت گرنگی پێ بدرێەوە کاری بۆ بکرێت. شیوە خانم با بینە سەر دەرەوەی وڵات ئێوە خۆتان بەڕێستان وتەبێژی کمیتەی بەرگری لە ئێدامی زیندانیانی سیاسی. من پرسیارێکمێ بۆچی لە دەرەوەی وڵات سەرڕایبوونی ژمارەیەکی زۆر حتا بڵین لە ئێرانیەکان وە کوردەکانیش بەتایبەتەن، بەڵام ناڕزایەتیەکان دژی ئەدام هێندە بەرفراوان و کاریگەر نەبووە. بڕێستان کێشەکە لە چیدا دەبین؟ هۆکارەکانی چین؟ بەڵێ ببەخشم بە ئیجازەتان ناوی کمیتەکەمان کمیتە ئازادی زیندانیانی سیاسیە، چون ئێمە هەم لەسەر ئەدام کارەکەین هەم بۆ ئازادی زیندانیانی سیاسی. بەنظر من دوو شتە من ئاوای بینم. ئەوڵەن جمهوری ئیسلامی ئەم مدەتە تاکتیکێکی بەخەرجدا، ئەگەر تمشاکان ئێدامەکان دانەدانە ئێدامەکە دێ ئێتهامات پەروەندەسازیەکە ئێتهام تەلاشیەکە یەکێک ممکنە حتا لە داخل ئێران بێژێ باشە کوڕەکەی من ممکنە نەکوژن چون جرمی ئەوەی کە کەسێکی کوشتیان لێنا ئەزانم خەڵک باوەڕ ناکەن، وەلێ حاڵەتێکی ئاوای جمهوری ئیسلامی بۆ وجوداوەدە و حاڵەتێ شاید بێژم حساسیت زۆدایی مقدارێ کردە وەختی شتێ مرتب تکرارەبێت و ئەبێ بە خەبەر و لە تەرەفێک و لە خارج لە ئێرانە یەک بەنەزەم من شاید بێگم اشتباهێک هەیە لەم زەمینە ئەویشێ ئێمە وەختی کەسێکە حکمی ئەدامەکەی تایید دەکرێ دینە ئەترازەکەن ئەمە بەکار نایێت بەخاطرەوە جمهوری ئیسلامی ئەگەر تمشاکەن هەل لە ئەوڵ و تا ئیسا مستەمەران منەزەمان ئێدامی کردە مرتبەن و کارەی کردە پسەشەیە مێشەرە و کارەکەین چون جمهوری ئیسلامی ئایسا ئەگە بزانێ ئێترازێکی شدید نییە لە مۆردی و ئێدامەکان دەست پێکە لە تەرەفێک و ئێوە قسە ئێژن کەسی لە خارج لە ئێران ئێمە لەگەڵ دنیایەکە مواجهین کە ئەو نە خەبەری ناخۆش هەیە ئەو نە کوشتار و دەستگیری و تەواوی ئەم شتانە لە کشۆرەکان مختلف هەیە ئەشێ لە خۆمان برسین ئێمە چۆن نتوانین ئەفکاری عمومی هەنووز متەوەجهی ئەو وەزیەتەی ئێران کەین و لە تەرەفێک و فشاری خۆمان بێڵین بۆ دەوڵەتەکان ئائیسە دەوڵەتەکان ئێمە نەماندیە هیچ نامێ بۆ جمهوری ئیسلامی بنووسن بێژن باشە بۆ لەم شرایطە زیندانیانی سیاسی لەم شرایطە ئیستراریا ئازاد ناکەن بۆ ئێدامەکان هێشتاکەن شتی وەمان نەدیە ولی یەک شت کە زۆر مهمە فقط ناوێت تەظاهرات بێ یعنی ئێمە هەر کامێکمان لەم جامعانە زندگیەکەین ئەبێ بتوانین لە طریق اتحادیەکان و لە طریق سازمانە حقوق بەشەریەکان و بتوانین فشار بێرین بۆ ئەو دەوڵەتانە فقط بە فعالیەتی مستەمەر و منەزەمە کە ئەتوانین ئەو حکمی ئەدامانە بخەینە دواوە ئەگەر ئەو شتە نەوێ متەئەسفانە ئەبێ بە ئێترازاتێکی مەقتەعی کە زۆر زوو فرامۆشە کردیە بۆ بوونەوەی بەنەزەر من ئائیسا بێ زۆر سازماندەهی شده بێ ئەزانم دوای جنبشی ژنجیان ئازادی و تەظاهراتە گەورانەمان نییە هەروەکە لە ئێرانە نیمە ولی سەبکانی تری هەیە ڕێگەهایەکی تری هەیە کە ئێمە بتوانینەوە کارەکەین یعنی چی یعنی اینکە ئایسە ئێمە لە ئێرانە خەڵک دروستە تەظاهراتە خیابانیە عەزیبەکان نییە ولی لە عینی حاڵە خەریکن بە شێوەهایەکی تر ئێترازەکەن ئەبێ ئێمە لە خارج لە کشوەر کە زۆر دەستمان باسرە لە خۆمان پرسیارکەین ئێمە لە چ تەریقێک و ئەتوانین تەوەجۆی خاڵ تەوەجۆی ڕەسانەکان و تەوەجۆی دەوڵەتەکان بە مەسەلە بێرینە سەر و بتوانین تەمەرکۆزکەین و ئەمە کارێکی زۆر منەزەمی گەرەکە کارێکی زۆر مستەمەری گەرەکە و بەراسی زۆر مهمە چون ئێمە دەستمان زۆر باسر لەوانەیە لە ئێرانە زۆر باشە شیوە خانم با بینە سەر ڕۆڵ و ئەرکی بڵێن هێزە سیاسیەکان حیزبە سیاسیەکان دەبێ بزانین لەم خەباتەدا ڕۆڵیان و ئەرکیان چییە چەندە تا ئێستا توانیوانە کاریگەر مەسەلەن بۆ نمونە ئایا کاری دیپلۆماسی کراوە تا ئێستا وشاریان خستۆتە سەر وڵاتان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان یا کاری میدیایی و ڕێکخراوەیان کردووە مثلەن ڕێخستنی کەمپین و خۆپیشاندانی بەردەوام مەبەستم حیزبەکانە جاچ کوردی بێت بەڵێن فارسی زمانەکان ئایا حیزبەکان لە ئاستی پێویستدا بوون بەڕای بەڕێستان یان تەنها فقط بە بەیاننامە و ئیدانەکردن بڵێن ئەکتفایان کردووە متاسفانە بە نەزەر من بە شدت نەقشێکی زەعیفیان بووە چون وەختێکە ئەحزابی سیاسی ئەحزابێکن کە ڕیشان هەیە لە 50 ساڵ قبلە 47 ساڵ قبلە یعنی بە نەزەر من ئەم ئەحزابانە بێ زۆر زیاتر لە بەیانیە سوورەت بن چونکە فەرزکە بۆ مثال بۆچی نابێ ئەحزابی سیاسی بتوانن بڕۆن ملاقاتکەن لەگەڵ دەوڵەتەکانە و داوایان لێکن و گەرەکیان بێ نەتەنها داوایان لەکەن مطالبەی ئەوەی کە ئێوە چیتان کردە یعنی ئێمە بێ زۆر تەلەبکار بین لەم دەوڵەتانە بە نەزەر من نەمدیە
ئەحسابی سیاسی ئەو کارەکە ئەحسابی سیاسی قسەی کوردستانەکە مەمە لە کوردستانە سنەتێکی زۆر قەوی ئەحسابی سیاسیمانەیە ئەگەر حتا لە بەخشای تری ئێرانانیە زۆر ئێمە مەعمولە بۆمان لە کوردستانە ئەحسابی سیاسیمان بێ ئێتساب فراخانان و غیرە بەنەزەر من ئالەم شرایطە ئەحسابی سیاسی ئەبێ زۆر قرس و قایمتر نەتەنها فراخان بن ولێ مشخصەن لە سەتحی دنیا لە طریق ئیسە دیپلۆماسی ناوەنین یا هەرچیە اتحادی ئوروپا پارلەمانی ئوروپا دەوڵەتەکان ئەبێ هەمیشە لەوێ بن هەمیشە فشار بێرن یەک بەیانیە ناتوانێت هیچێکە و ئەمە بەنەزەر من ئینتزاری خەڵکە سەبحاکە جمهوری ئیسلامی سەرنەگونەبێ قرارە ئەم ئەحسابە بێن و بەرنامەی خۆیان دانن و بێژن ئێمە هەڵبژێرین بۆ ئەوەی کە تا ئەگەینە ئەو وەزعیەتە کە حکوومەتێکی شۆرایی لە سەرکارە بتوانین ئەو وەزعیەتە بووینە بەرەوە ئائیسە ئەشێ سابتیکەن ئائیسە ئەشێ نیشان بکە بەڵێ ئێمە قودرەتێکین کە بە تەواو نیرووە لە پایە وێسان وەێ بەنەزەر من کامڵەن زەئیفووە و ئەبێ واقعان ئەم ئەحسابی سیاسە من گشتێژم بتوانێت بازبینیە کاتۆ بەتایبەت لە کوردستانە ئێمە دەستاوەردێکی ئەزیمی ئەحسابی سیاسیمانەیە و ئەبێ لەو پۆتانسیەلە ئیسفادەکەی زۆر باشە چیوە خانم یەک پرسیاری کەم ئەگەر بکرێت بە کورتی چون بەشی دومی بەرنامەکەشمان میانی بەڕێزمان لەسەر خەتە پێم باشە لەسەر ئەگەر ئامارێک دوایین زانیاری کە هەتانە لەسەر دۆخی ژنان و منداڵان لەم نێوانەدا ئەگەر هەتانە پێمان بڵی چۆنە ئایا ژن و منداڵی تەمەن خوار 18 ساڵ لەژێر حکمی ئێعدامدا هەن؟ من ئامارێکی دقیقم نییە بەنەزەر من هیچ کەسێکی نییە ئەو ئامارانەش کە ئەڤینن زۆر بەخشێکی چکولەی نیشانە چون حتا ئەو ئامارە بەنابەر شاید بێژم تاقیقەکە کریا 10% فقط 10% لەو ئامارە لە حاز ئێعدامەکرێن حکومەکەی ئێلامەکریە تەبعەن تێدارێکی زۆر لەو مناڵانەی ژێری 8 ساڵ منزورمە زۆرتر زندانیانێکن کە حکمی بێستەلا بە دەلیلی ماوەد مخدر قەتل و غیرە دەستگیر کریان قوربانیانی ئەو جامعەن لە مۆرد ژنەکانی شۆ تەبەنایسە وەختە تمشاکەن لە زندانی قارچەکە کە گەورەترین زندانی خاوەرمیانەیە شتێک وەکە ئێجن حدودی 1600 نەفەر هەیە تێدارێکی زۆریان شاید بێژم تێدارێکی زۆریان لە ژێری حکمی ئەدامان یا بوێت وڵێ من بۆ من کەمێک مشکڵمەیە لەگەڵەوەی کە ژنانان و مناڵان لا یەکۆدانن پێم وایە ئەزانم منزورتان چییە هەمیشە و قسەکەن وڵێ منزورمێ من خۆم کەمێ مۆزاگیریمەیە لەسەرەوە کە ژن و مناڵ ئامارەکەی لەگەڵ یەکادانەنێن چون پێم وایە ژنان سابتیان کردە چ قدرەتێکیانە و بارحاڵ جزوی کەسانێکی و جامعان وڵێ ئامارێکی دقیق متاسفانە نییە و پێم وانەوێ مشکل ئەوەیە زۆر جار لە حتا سازمانهای جیهانی و داوا کەنێژن ئامارتان چییە ئامار زۆر ئێمە خۆداریەکەین لەوەی کە حتا ئامار بێژن نمونە ئێرین و بەجێگەی ئەوە بۆی کە وەختی ئامارەێژین متاسفانە بەخشێکی زۆری نادیداگیریە بەڵێ زۆر سپاس دەکەم شیوەخان بۆ ئەوەی کە بەشداری بەرنامەی ڕاستەوە خۆیم شەوی تلڤیزیۆنی کۆمەڵە بوون سپاسان دەکەین زۆر سپاس لایەوە زۆر سپاس بەوەش بەڵێ عزیزان بۆ بەشی دومی بەرنامەکەمان هەڵبەت ناوبڕێکی کورد دەدەین دواتر بەشی دومەکەیمان کە دیارە لە پێشەکیدا باسم کرد لەسەر شەڕی سەردەمی ئێستای و کاری میدیا ئێمە حتمما لەسەرەوە تەوزیحاتێکیش دەدەین و دواتر میانی بەڕێزشمان دێنین لەسەر هێڵ فەرمون بچین ناوبڕێک بینین سودێنەوە خزمەتان لەژێر پێمانە لەرزێن ژینجنە و بوژایە تونگی قینی خەڵکە دیسان سەر لە نوێ ڕاسایەوە ئەرس لەژێر پێمانە لەرزێ ژینجنە و بۆژایەوە تونگی قینی خەڵکە دیسان سەر لە نوێ ڕاسایەوە خوێن لە ڕێژێ ژین دەنێژێ ئەو دەڕەندا
چرای بختی هر بیناکو جایاوا ام خروشی سر شقاما مجدهيني كيسي بي أو سبيني واجيانيش بوي لخوها سايا هر لسر مودای بنده تخت و بختی ملهوری گل یامانای هبونی گیر بوهو دایا کلند رژی جندنیجی او درندا پیر بوا هستی کردوا چرای بختی هر بیناکو جایاوا ام خروشی سر شقاما مجدهيني كيسي بي او سبيني واجيانيش بوي لخوها سايا بەڵێ زۆر سپاس بۆ هاوڕیان لە بەشی ئۆتاق فەرمان. لە بەشی یەکەمدا باسمان لە یەکێک لە دڕندانەترین ئامرازەکانی ڕژیم ئێران کرد کە بریتی بوو لە ئێدام، چەکێک کە ڕاستەوخۆ جەستە و ژیانی کردوتە ئامانج. ئێستا لەم بەشەدا ئێمە دەچینە سەر گۆڕەپانێکی دیکەی شەڕ، ینی گۆڕەپانێک کە لەوانەیە گولەی تێدا نەتەقێت بەڵام کاریگەریەکەی هیچی کەمتر نییە لە شەڕی سەربازی، ئەویش شەڕی میدیایە. شەڕی ئەم سەردەمە تەنها لە بەرەکانی شەڕ و بە چەکی ئاگرین بەڕێوە ناچێت، بەڵکو وەکو دەوترێت شەڕە تازەکان لە شاشەی تەلەڤیزیۆن و پەیجی سۆشیال میدیاوە دەست پێ دەکەن و هەر لەوێشدا براوە و دۆڕاو دیاری دەکرێت. میدیا لە ئیتر لە ڕۆماڵکەری شەڕەوە بووە بە خودی چەک و گۆڕەپانی شەڕەکەشە. جا بۆ ئێمەی کورد کە نەتەوەیەکین بێدەوڵەتەوە بەردەوام لە بەرگریکردنی مافەکانمانداین تێگەشتن لەم شەڕە میدیایە تەنها بابەتێکی ئاکادمی نیە بەڵکو پێداویستێکی ژیانیشە، چونکە ئەو شەڕی لە ڕێگەی میدیاوە دژمان دەکرێت تەنها شەڕی سیاسی و پرۆپاگەندە نیە، بەڵکو شەڕێکە لەسەر مێژ و کولتور زمان و تەنانەت ڕەوایەتی بوومان. بۆیە جا لەسەرم باسە ئەم شەومە ئەم پرسیارە بنەڕەتیانە دەکەین. میدیا لەم هاوکێشەیەدا ئامرازی دەستی دەسەڵاتە یان دەتوانێت ببێتە هێزی جەماوەر. کاتێک میدیای ناوچەکە وەک میدیای فارسی لە نێوان بەرە جیاوازەکاندا دابەش بووە، چارەنووسی دەنگی سربەخۆ چییە و لە هەمووی گرنگتر ئەرکی ئێمە چییە؟ چۆن دەتوانین لە کوردستان میدیایەکی سربەخۆ و کاریگەر بنیات بنین کە بتوانێت لەم شەڕەدا بەرگری لە بەرژەوەندیەکانمان بکات. و بۆ شیکردنەوەی ئەم تەوەرە گرنگەش لەم بەشەدا بەڕێز کاک محەممەد خاکی ڕۆژنامەوان و لێکۆڵەری سیاسی لەگەڵماندا دەبێت. ئەگەر بکرێت هەوڕیان کاک محەممەد بێنە سەر هێڵ. بەڵێ کاک محەممەد ئەم کاتت باش، زۆر بەخێر بێت، زۆر سپاس بۆی کە بەشداری بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەومان بوو. سڵاتان ئەرز دەکەم، هیوادارم شاد و سڵامەت بن. سڵاوم هەیە بۆ بینەران و بەڕێستان و هەروە زۆر زۆر بەخێر بیت کاک محەممەد. با لێرەوە دەست پێ بکەین ئەم پەیوەندیەی دانەبراوی نێوان شەڕ و میدیا لە سەردەمی ئەمڕۆدا بەڕێستان چۆن پێناسە دەکەن؟ هەروەک لە سەرەتادا باسم کرد شەڕ و میدیا چیتر دوو بابەتی جیاواز نین، ینی یەکەیەکی دانەبراون، تەنها ڕۆماڵی شەڕیش ناکەن بگرە خۆی گۆڕەپانێکی بڵین سەرەکی شەڕیشە. من بەداخەوە زۆر باش نابیسم، نازانم دەنگەکە بۆچی وایەوە. دەنگم کەس دێت یا دەنگم نییە؟ دەنگت کزە، زۆر کزە. بەڵێ من پرسیارەکەم دوبارە دەکەمەوە کاک محەممەد، دڵم با لێرەوە دەست پێ بکەین ئەم پەیوەندیە دانەبراوەی نێوان شەڕ و میدیا لە سەردەمی ئەمڕۆدا بەڕێستان چۆنی پێناسە دەکەن؟ هەروەک لە سەرەتادا ئاماژەم پێدا شەڕ و میدیا چیتر دوو بابەتی جیاواز نین، بەڵکو یەکەیەکی دانەبراون، ینی
هەم تەنیا میدیا ڕۆڵی ڕۆماڵی شەڕ ناکات بەڵکو خۆی گۆڕەپانێکی سەرەکی شەڕەکەشە. زۆر سپاس ئەوەی کە لە پرسیارەکە حاڵی بوون چون بەداخەوە زۆر کزێت دەمتەن ئەگەر بکرێ هەورانمانم کێشێ حەلکن فەرموو ئەوەی کە حاڵی بووم وانە شەڕ و میدیا پەیوەندیەکی زۆر نزیک و چۆپڕیان پێکەوە هەیە پێش لەوەی گولەیەک بدەقێت پێش لەوەی شەڕ دەست پێ بکات شەڕی میدیایی دەست پێوە بە هەزاران ئەوانەی کار لێکۆڵینەوەکەن کار استراتیژیەکەن سایری تێکنۆلۆژی شەڕ کارەکەن لەسەر پەیوەندی پشتیەکان و پەیوەندی ناو میلەتەکان و ئەو خەڵکانە و ئەوانە کارەکەن هەموویان دەسەکەن بە لێکدانەوە و بە قسە فەدای زۆر سیر پێشدێت پێش لەوەی هیچ گولەیەک تەقاوی تەنانەت ئەو دەورەی کە قەرارە پلانی شەڕەکەدا بێت شەڕەکە زۆر زۆر زووترە بێت و ئەو میدیا شەڕەکەیش وەختێ تەواوە بێت ئاخرین گولە لە میدیا دەقێت و دوای ئەوەیش هەر درێژەی شەڕەکە لێمە لە میدیایە ئەو کەسانەی کە باشترین کەرەسەیان هەیە باشترین هێزیان هەیە باشترین امکاناتیان هەیە باشترین تکنۆلۆژیان هەیە زۆر جار باشترین میدیاشیان ئەگەرەوە مەسەلەن بۆ نمونە ئەمریکا یەکێ لە گەورەترین هێزەکانی دنیایە لەبار زانینەوە باشترین و گەورەترین و جەبلاترین میدیاشی هەیە یا ئەگەر مەسەلەن لە ئوروپایەوە تماشای بکەن پەیوەندی میدیا و تکنۆلۆژی میدیا لەگەڵ تکنۆلۆژی شەڕ هەرچێک هاتووە یەکەوە چوونەتە پێش ئەوە لایەکی کێشەکەیە مەسەلەکە ئەوەیە کە ئێمە چۆن لەمە حالی ئەو دەسەڵاتانەی کە لە پشتی شەڕن هەرو دەسەڵاتانیشن لە پشتی میدیاکانن یعنی ئەگەرێوە تماشای ئەو میدیا زەبەلاحانە بکەن مەسەلەن لە ناوچێ خۆمان دەستیەکەی قەتەر وڵاتی وەلامینەیە بەڵام ئەلجەزیرەی هەیە لە بنەوە بەشێک لە شەڕەکان پای قەتەری تێدایە لەو لاوە ئەگەرێوە تماشای کۆماری ئیسلامی کەن تماشای تورکیە کەن تماشای ئەو هێزانەی کە لە ناوچەکە هەن هەروە بێنە ناو ئاسیە ئەیبینە ئەو هێزانە کێن کە باسی شەڕ ئەکەن بۆ چ بەشەوەندێک باسی شەڕ ئەکەن و میدیاکە چ کارێک ئەگرێتە ئەستۆ میدیاکە ئێستا ڕای گشتی زۆر زۆر گرنگە ئەوەی کە خەڵک پشتیوانی پێ بکات هەر الآن مەسەلەن بۆ نمونە لە ئیسرائیل دەڵێ 70% خەڵکی دەبێت پشتیوانی لەو شەڕاکەن لە دژی کۆماری ئیسلامی بەڵام هەر 70% دژی شەڕەکەن تەماشا بێت بۆچی ئەو دووشتە هەیە ئەو کێشە لە توە هەیەوانە ئەوەیە کە هەرێکمان بڵێ میدیا تەنها میدیا هێزهایەکی لە پشتە حکوومەتهایەکی لە پشتە کۆمپانیهایەکی لە پشتە دەسەڵاتهایەکی لە پشتە کە هەم شەڕەکەیان ساز کردووە هەم شەڕەکە درێژەدەن و هەم هەرێکیانە پیرۆڕای گشتی بە قازانجی خۆیان ببەنە پێشی تا دەنگی من باشە ئەوە ئایستا باشترە زۆر باش کاک محەممەد لە قسەکانتدا ئەوەت باس کرد دیارە شەڕی مۆدێرن شەڕی ئەم سەردەمە لە میدیاوە دەست پێ دەکات و هەر بە میدیاش کۆتایی پێدێت جا پرسیارەکە لێرەدایە کاک محەممەد ئایا میدیا تەنها ئامرازی دەستی بڵین دەسەڵاتەکانە یان دەتوانێت سەربەخۆش بێت میدیا ئەلان بەهۆی ئەو هەمەگیریەی بەو هەموو فەرەچکەژن و فرەڕەنیە میدیا جۆرا و جۆرە ئەلان بە تایبەت بەهۆی سوشیال میدیاوە کە هاتووە ئەویشە نەوعێک لە میدیایە میدیا هەموو کەسێک ئەتوانێت کەڵکی ئێوە ئەمت بە مۆبایلەکەم جەنابەت بە مۆبایلەکەت بینەر و پیسەری تەلەڤیزیۆنی ئێوە ئەتوانێت بە مۆبایلەکەیان نەوعی کارێکی میدیایی کە بەڵام ئەمە چەندێک تەسیری ئەبێت چەندێک ئەتوانێت کار بکات لە ناو خەڵکان چەندێک ڕای گشتی بەلای خۆیان پێشێ ئەمە جێگەی قسەیە زۆر قسەی لەسەر ئەکرێەوەوانە مەسەلەکە ئەوەیە هەموو هێزێک هەموو حزبێک هەموو شرکەتێک تەنانەت ئێستا شرکەتای زۆر گەورە
شتێکی میدیایی بۆ خۆیان داهێنێت باڵێکی میدیاییان هەیە ئەگەر مەسەلەن ئێوە پاشای گەورەترین شرکەتای دنیاکەن بە نەوعێک هەرێکیانە دەستگاه میدیاییەکان یان ڕۆژنامەیەک بێت یان تەلەڤیزیۆنێک بێت ئەوەیە کە دەکرێت میدیایەکی سەربەخۆ بێت دەکرێت میدیایەکی ئازاد بێت دەکرێت میدیایەک بێت بۆ ئازادی بۆ بەرابەری بۆ هەموو ئەوانە هەموو بەڵام مەرجەکە ئەوەیە کە هێزگەرێک لە پشت ئەوە و هەر میدیایەک کێ لە پشتێتی مەسەلەن ئێوە بۆ نمونە تەماشای میدیای فارسی ئێستا بکەن بۆ نمونە بەسەرە دابنێن دوو تەلەڤیزیۆنی فارسی کە سەرەکیەکانن ئیران ئەنتەرناشنال و بیبیسییان ئەو پوڵ و پارەی کە بۆ ئیران ئەنتەرناشنال دێن لە تۆ دێن کەس نازانێت ئەنواعی خەبەر هەیە ئەو شەڕی کە سازیان کردووە ئەو شەڕێکی لە بین ئیسرائیل و ئێران هەیە یا بەردەوامە دەڵێن ئاتەشبەس نییە ئاتەشنابەسە یعنی بەنەوعێک هێشتا شەڕەکە درێژەی هەیە کەی لە یەکبەر ئەوە باسێکی ترەوەوانە وەختێک تەماشایەکەی پوڵ و پارەیەکی یەکجار زۆر لە پشت میدیاکانە لەولاوە هێزهایەک هەن کە دەسەڵاتیان و قازانجیان لە شەڕەکە هەیە یا قازانجیان لە کەسکردنی لایەنێک و بەهێزکردنی لایەنێکی تر هەیە بەڵام حتمما میدیای سەربەخۆ هەیە بەڵام هەم دەسەڵات دەکات ئەگەر هەرێکمان بێ بەڕاستی پاشای بکەیت مەسەلەن لە وڵاتێکی وەکو ئێرانە یا مەسەلەن لە هەرێک کوردستانە پاشای بکەیت بۆ نمونە ئێمە چەندێک میدیای سەربەخۆمان هەیە کە میدیای نەبێ یا کۆمپانیەکی گەورە لە پشتی نەبێ ئەوە ناکرێت بەڵام ڕێگە هەیە بۆ ئەوە کە ئەو هێزانە ئەو کۆمەڵگای مەدەنیە ئەو هێزانەی کە بۆ دموکراسی بۆ ئازادی حەو دەدەن لەسەر حەدی ئەقەلێک پێکەوە کۆ پلانەکەمێک دیاری بکەن مەسەلەن دای بنێ ئەو بەرنامەی پێشوویەوە لەسەر مەسەلەی ئیعدام بوو ئێمە دەبێت ئیعدام لا دەبێت شکنجە لا ببێت دەبێت زندانی سیاسیمان نەبێت دەبێت ئازادی ببێت دەبێت ئازادی بەرامبەری ژنوپیا و ببێت دەبێت خشونەت عەلەیهی مناڵان نەبێت دەبێت بەهاری اجتماعی بێت دەکرێت لانیکەنێکدا بنێ بۆ میدیا لەسەر مەسەلەی ئازادی بەیان ئازادی تاقە کەسماتی مرۆڤ میدیایەک دروست بێت ئەتوانن تەنانەت هێزهایەکی جۆراوجۆر لە پشت میدیایەک و لەسەر ئەو لانیکەمە پێکۆ بکارکەن مەسەلەن بۆ نمونە ئێمە لای ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆچی حیزبەکان ناتوانن بۆ نمونە لەسەر میدیایە کە لانیکەنی هەموویانی تیابێ پێکەوە کارکەن ئەوە دەتوانێت بە یەکۆ نزیکتریشیان بکات ئەوە دەتوانێت 100% هیچ لایەکی تیان نییە بەڵام ئەگەر بەرابەری بە ئازادی بە حقوقی دموکراتیک بە مافی مرۆڤ بەو ئەرزشە ئینسانیانە باوەڕیان هەیە دەکرێت میدیا پلاتفۆرمێک دوان ببێ پێویست ناکە هەر حیزبێک بە جیا مەسەلەن تلەڤیزیۆنێکی ببێ ئەوە هەیەی بۆ خۆی بابی بێ بەڵام میدیایەک بێت کە ئێمە بتوانین بڵێن ئەوە بەشی هەرە زۆری کوردستان بە نۆعێک لەو ڕەنگدانەوە و ڕەنگدانەوەی ئاواتەکان و مارتەکان ئەمە پێم وایە دەکرێت بەڵام بانی هەرەکە و تەحەمڵکردنی یەکتری هەرەکە و زیاتر ئەوەی دەوێت کە ئێمە تماشا بکەین لە چیا شەریک و هاوبەشین نە لە ساڵت پیاوانەکانەوە کاک محەممەد حتمما دێمە سەرە و بەشەی کوردستان میدیای کوردستان چ بە حیزبی چ ئەگەر سەربەخۆ میدیاکان کار دەکرێت بەڵام نمونەیەکی میدیا فارسی زمانەکانت تێناوە کە بە عام لەژێر کاریگەری مثلەن زلهێزەکاندان ینی بەعام بە دوو دانە بەشدا بەشکراون مثلەن یا ئێران یا ئیسرائیل ینی دا بەشکراون باشە بۆ شتێک ئەمان وانیشان دەدەن کە میدیایەکی سەربەخۆن بۆچی ئەمدە کەم دەسەڵاتن ببوونە ئەو چیکەی ئاخری دیسان و دەنگ ڕۆیی ئەکرێت داوای لێبوردنەکە باز دەکەمەوە نمونەیەکت هێنا لەسەر میدیا فارسی زمانەکان کە بە عام لەژێر کاریگەری مەسەلەن دەوڵەتەکاندان زلێزەکاندان مەسەلەن بە عام بە دوو بەشتا بەشکراون یا بەرێ لانی ئێران دەگرن یا مەسەلەن لانی ئیسرائیل دەگرن بە خۆشیان پێ میدیایەکی سەربەخۆیە بەڵام زۆر کەم دەسەڵاتن هۆکاری چییە؟ بەڕاستی هەموویم نەبووی داوای لێبوردنەکە خواش کاک محەممەد پێما کێشەی دەنگەکە لای خۆتانە ئەگەر بکرێت
ئەگەر گوشیە یان لەپتابە دەنگەکەی چەکێک بکەن ئێمە دەینەوە خزمەتتان باشە؟ بێز ئەحمەد جارێکی تر ئەگەر بتوانی پرسیارەکە ئەمکەیت. بەڵێ دەنگی من دێت کاک محەممەد ئێستا؟ ئایستە بڵێ ئایستە باشە. نمونەی میدیا فارسی زمانەکانت تێناوە کاک محەممەد پێشەوەی کە بچینە سەر میدیا کوردیەکان پێم باشە پرسیاری ئەمەم جواب دەیەوە. بەعام ئەم میدیا فارسی زمانەکان لەژێر کاریگەری مەسەڵەن دەوڵەتەکە زلێزەکاندا مەسەڵەن بە دوو بەشدا بەشکراون یا لایەنی ئێران دەگرێت یا لایەنی ئیسرائیل، بەڵام خۆشیان پێ سەر بەخۆیە. بۆچی ئەمانە ئەوەندەکەم دەسەڵاتن؟ ئەوەی کە هەموو کەسێک بەخۆی دەڵێ سەر بەخۆ ئەوە مەرج نییە. بەڕاستی ئەگە ئێوە تماشای بکەن ئەو میدیانە کە هەیە لە پێش لە هەموو شتێک کێ لە پشتێتی، یعنی پارەی ئەو میدیا کێدا ئەوە زۆر شت دیاریەکە. ئەگەر دای بدەیت مەسەلەن 100 دانە خەڵک لە کۆمپانیەکان کارەکات 200 کەس کارەکات بە حسابێک ئێمە لانی کەم لە 20 ملیۆن لانی کەم 20 ملیۆن دلار یا یۆرۆمان بە ساڵا ئەوێ بۆ 100 کەس بۆ 110 کەس بۆ 120 کەس لانی کەم ئەگەر ئەرێکیان پێ ڕقابەتکەن لەگەڵ لایەنەکانی ترەکەن. ئەو پارە لەکوێ دێ؟ ئەوە یەک. چه حکوومەتێک لە پشتی؟ ئەوە دوو. بۆچی ئەسەن بۆچی دروست کراوە ئەو میدیا؟ هەرێکی بۆ دواو بە چه شتایەک باتەوە؟ دوایەوە هی مدیریەتەکەی چ سیاسەتی سەر بە کام لایەن کرد؟ ئەنان مەسەلەن ئەگەرێوە تماشای بکەن لەم شەڕی ئێران و ئیسرائیلدا ئێمە دیمان بەشێک لای ئیسرائیلە چوون بەشێکی یەکجار زۆری بڕێک لە ناسیۆنالیستە چۆترەوە ئەفراتیەکانی ئێرانی لەگەڵ بەشێکی بەرچاو لە سەڵتەنەت خوازان هەموو ئەوانە پڕی شاتی دیوانە ئەوانە بەلای ئیسرائیل ئاڕۆژ کرد. بەڵام بەشێک دیسان و لە ناسیۆنالیستەکان بەشێک لە ئیسلاح تەلەبانی حکوومەتی بەشێک لەوانە بەلای ئێران ئاڕۆژتن. ئەگەر بیت ماشای ئەمە بکەیت دێ باشە ئەمە چی بە ئێوە نیشانەدا؟ نیشانەدا کە ئەمانە پێک هاتوون ئەم میدیانە خزمەت بە مەنافع و بەرگەوەندی حکوومەتهایە هێزهایە سیاسەتهایە بکەن کە لە وەختی وا تا ئێستا تا شەڕەکە پێشەهات هەموو ئەیانوو مەسەلەن ئێمە دژی کۆماری ئیسلامین دژی ئەوەی، بەڵام ئێستا هەرە شتێک کە دیمان ئانی خۆی حزبی توودە و ئەکسەریەت لە شەڕی ئێران و عێراق و بەشێکی بەرچاو تەنانەت لە هێزە چەپەکان لە ئەوانەی کەتا دوێ لە ئەیانوو مخالفی کۆماری ئیسلامین دەڵێ کێشەی ئێمە ئێستای تر کۆماری ئیسلامی نییە بۆتە میهەنی ئێمە وڵاتی ئێمە، یعنی بە جۆرێک هەرێکیانە شانسێکیش بنەوە بە کۆماری ئیسلامی تۆ دەکرێت بەڵام دەکرێت حمایەت لە کۆماری ئیسلامی بکەیت ئەگەر دژی کۆماری ئیسلامی کێشەکە لەوایە ئەوەی بەخۆیان سەر بەخۆ هیچ نییە وە پرۆپاگەندەیە کە هەموو کەسێک دەڵێ شتێکی باش و پۆزیتیڤە، بەڵام لە پشتی ئەوە کێکی ئەڵێ چی بڵێ کێ سیاسەتە پشتیەکانی دیاریەکان کێ دەڵێ لە کام لایەن و لە کام لایەن پشتیوانی بکەن. کات ئەمین ئەم میدیا ئێستا شەڕێکی ڕەوانیە ئەلان مەسەلەن ئێوە تماشاکەن هەر بۆ خامنەیی چیەڵێ دەڵێ خۆی شاردووەتۆ لە کولێکایە ئاوایە بۆچی هەرەکیانە ئەو هێر بەربڵاوەکە لەسەر شخصی خامنەیی ئەوە تەنها بۆ خۆی نییە بێئەتباری کرد بۆ لێدان لەو هەڵقەی نزیکەکەی بۆ ئەو کەسانەیەتی ئەو 10% هێشتا باوەڕیان بە کۆماری ئیسلامی هەیە. یعنی شەڕی میدیایی تەنها شەڕی میدیایی نییە، شەڕێکی ڕەوانیە، شەڕێکی هەرێکێکی ئەو شتێکی کە لە شەڕە واقعیەکە بە بۆمب و خۆمپارەکە بەدەستی نەهێناوە لەسەر میدیاکە بە خەڵک نیشانراکە بەدەستهێناوە. دەنگم هەیە کاک محەممەد ئێستا؟ بەڵێ زۆر باشە. خاڵێکی زۆر گرنگت باس کرد باسی ڕەهەندەکانی شەڕی میدیایت کرد کە هەر شەڕی میدیایی نییە، شەڕی ڕەوانیە، شەڕی بڵین ڕەوایەتەکانە کە گرنگی زۆریشی هەیە بۆ ئێمەی کورد. جام پرسیارەکەم لەوەیە کاک محەممەد ئایا ئەم شەڕە میدیایەکە تەنیا پرۆپاگەندەیە یا دەبێتە شەڕی کولتوری بڵین سیاسی کۆمەڵایەتی هونەری مێژووی وە زۆر شتی دیکە؟ قەتعاً تەنها شەڕێکی سیاسی نییە، تەنها پرۆپاگەندە نییە، ئەو هەرێکێتی مێژووەکە بگۆڕێت. ئەگەر ئێوە تماشاکەن ئەلان مەسەلەن
سەڵتەنەت تەڵەبەکان وەختێ دێ هەرێکێتی لەگەڵ بەرابەرەکەی شەڕکات بە درۆ بەڕاست مێژوویەکی 2500 ساڵە بۆ خۆی دروستەکە لە مافی مرۆڤەوە تا هەر شتێکی تر یا ئەوەی کە مەسەلەن لە دژی خەڵکی کوردستانە لە دژی منە هەرێکێکی بڵێ تۆ زوانەکەت ئەوە نییە تۆ کولتورەکەت ئەوە نییە تۆ نەریتەکەت ئەوە نییە تۆ ڕابردووەکەت ئەوە نییە لە بەهاکانت ئەدا لە هۆنەرت ئەدا لە زوانت ئەدا لە دیاتت ئەدا لە مێژوەکەت ئەدا بە فیلم بە جۆرێکی تر یەک سریال هەیە بۆ دروستەکەن هەرێکیانە یەک شتی خۆیان بێتنە ناو ئەو خەڵکە و یەک شت لە تۆ بسێنەوە یا چەند شت لە تۆ بسێنەوە ئەوان هەرێکیانە تەنها خۆیان زاڵ نەبن هەرێکیانە فەرهەنگەکەیان نەریتەکەیان زوانەکەیان یعنی زوانی تۆ لا بکەن ئەدەبیاتی تۆ لا بکەن هەموو ئەوانە ئەو شەڕە شەڕێکی هەمە ڕەنگە هەمە چەشنە لە زۆر بوارایە لە بەعزە شوێنێکا شەڕێکی نەرمە کە بە زوانێکی ئارام دێ بە زوانێکی نەرمونیات دێ بە فیلمێک دێ بە تیاترێک دێ بە سینمایەک دێ بە کتێبێک دێ بەڵام لە شوێنێکی ترە شەڕەکەش بە شەڕێکی تونە بە بۆمبە بە زندانە بە ئەشکەنجەیە بە ئەدابە بە کۆچی زۆرە بدیە بە بۆمبارانی شیمیاییە ئەوانە ئەو شەڕە ڕەوایەکی جۆراوجۆر بەخۆی وەگرێت جلوبەرگی جۆراوجۆر لەبەر ئەکا بە شێوەی جۆراوجۆر قساکە ئەکرێ هەم لەباری مەسلکیۆ بێت لە دژی خەڵکەکە هەم لەباری ملی و نەتەوایەتیۆ بێ هەم لەباری جۆغرافیاییۆ بێ هەرکی بەردەست بکە قاکەکەت ببە سەرچاوەکانت ببە یعنی بە هیچ جۆرە تەنها شەڕی فەنگ نییە دەورێت تەنها شەڕی فەنگ نەماوە ئەو شەڕە عەرزم کردی شەڕێکی سایکۆلۆژیە شەڕێکی ڕەوانیە شەڕێکی ڕەوایەتەکەیەتی هەرێکێتی بڕوا بە خۆت بڕوخێنێتیاکە هەرێکێتی بڵێ تۆ سەر ناکەیت تۆ هەموو جارێک شکستت خواردا ئەم جارێکی شکستت دەدەیت تۆ پی نادەیت ئێمە دەسەڵاتمان یعنی هەرێکێتی نەوەیەک دروستکە کە ئەو نەوە خەبات نەکە ئەو نەوە قبوڵیکە دەکرێت بە شێوەهای ترش بێ مەسەلەن ئێمە لە ئێرانە ئەیبینی بە مەوادی مخەدر بۆ نمونە بۆچی دێ ئەو هەموو مەوادی مخەدرە بڵاوەکاتەوە بۆ ئەوە لاوی وەکو جەنابەت نەچێ خەباتکە دەتوانێت بۆ شێوە کۆنتڕۆلی بکە بۆچی ئەو هەموو مەوادی مخەدرە بە ئاسانی بڵاوە بێتەوە ئەو کە دەتوانێت پەیامێکی مۆبایل بگرێت و پێهاتە زندان چۆنە تۆن مەوادی مخەدر لەم شار و لەو شار بڵاو ئەبێتەوە هێشتی پێدان ئەو شەڕاکە ئەیکا شەڕی بۆ تێکدانی هەموو شتێکی ترۆ لەباری ڕۆحیەوە لەباری دستیەوە لەباری ڕەوانیەوە لەباری کولتوریەوە لەباری ئابووریەوە بە هیچ جۆرێ شەڕێکی ساکار نییە و پێچەوانێشی بۆ خەڵکی ئێمە بۆ خەڵکی خۆمان دەبێت هەموو ئەو ڕەهەندانە بن ئەو ڕەوانناسی هەیە ئەو کۆمەڵناسی هەیە ئەو ئێکۆنۆمیست و ئەقتصاددانی هەیە یارمەتی ئەداتەوە ئێمەش دەبێت لە ئەلیتی خۆمان لە نقطەی خۆمان لە هەموو ئەوانە کاڵ بگرێت چۆن ئێمە ئەوەڵەن مقاومەتکەین ڕاوەزین لە مقاومەتیانە و دوایەوە چۆن کەیسەکەی خۆمان پێشکەش بکەین چۆن بڵێ ئەو مافانەی ئێمە مافی مرۆڤە مافێکی سەردەمە حەقی ڕەوان خۆمانە ئێمە داوای شتێکی ترمان نەکردووە و ئێمە زۆر باشە کاک محەممەد ئەو باسەی کە بۆ میدیا فارسیەکان کردمان ئەمە خودی میدیا کوردیەکانیش دەگرێتەوە گەر ئێمە کەمێک واقع بین دیارە میدیا کوردیەکانیش من ناڵم هەمووی بەڵام هەشیانە ئەوانیش بێلایەن نین دروستە خۆیان سەربەخۆ نیشان دەدەن بەڵام بێلایەن نین ئەوانیش دابەش بوون یعنی بێدەسەڵاتی ئەوانیشدا دیارە بەڵام من پرسیارەکەم لێرەدایە ئێمە وەکو کورد دەبێت چی بکەین بۆ ئەوەی کە لەم سەردەمەدا کە میدیا دەتوانێت ڕۆڵێکی زۆر گرنگ بژێڕە میدیا دەتوانێت استراتیژی دیاری بکات میدیا دەتوانێت هێز بۆ کاتەوە ڕێخستن بکات یعنی هەموو ئەو شتانەی لەدەست دێت ئێمە دەبێت چی بکەین بۆ ئەوەی کە دەستگایەکی میدیایی سربەخۆ ئازاد و سەردەمیانەمان بێت و دروست بێت و بێتە سەرچاوە بۆ هەموو کەس فقط ڕۆماڵ نەبێت وەلایەن نەگرێت ڕاستی و دروستیەکان نیشاندات ئەمن پێم وایە لە پێش لە هەموو شتێکە بێت دەرکێکی ڕۆشنمان لە میدیا بێت میدیا دەمودەستگایەک نییە بۆ پروپاگەندا میدیا دەمودەستگایەک نییە مەسەلەن من بەرنامە و ئەساسنامەی حزبەکەی قۆمی تیا تەبلیغ بکەم ئەکرێ ئەوەیشی تیا بکەم بەڵام
میدیا شتێک نییە تەنها بۆ لایەنگری ئەم حزب و ئەو حزب میدیا ڕوو لە کۆمەلگاکە لە هەنگاوی هەوڵا ئێمە دەبێت و کۆمەلگا بناسین لە هەنگاوی هەوڵا دەبێت بزانین لەو کۆمەلگا ئەو ئستعدادانە ئەو تواناییانە ئەو خوێندەواریە ئەو بەڕۆژ بووە ئەو تەکنۆلۆژی سەردەمە چۆن پێیان بکەین مەسەلەن لە دەستایەکی میدیایە ئێمە پێویستمان بە لایەکی زۆرە بە ژنانێکی زۆرە بە خوێندەوارێکی زۆرە بە تەکنیسیەنێکی زۆرە بە زانستی سەردەمی میدیاییە ئەگەر ئێمە ئەتوانین ئەو کارانە بکەین چون ئێمە سەرچاوەکەمان لە کۆمەلگا هەیە ئێمە ئەو کەسانەمان هەیە کە بسپۆڕین ئێمە ژنانی بتوانا و پیاوانی بتوانامان زۆرە ئەگەر ئێمە دەستی بۆ ببین یعنی دەستی بۆ ببین و داوایان بکەین ئەگەر ئەو میدیا دەنگ و ڕەنگی خەڵکەکە بێت نە پرۆپاگەندە بێت خەڵکی ئەمڕۆ پرۆپاگەندە لەگەڵ واقع تشخیصەدا تشخیصی ئەدا ئەگەر ئەم حزب یا ئەو حزب تەنها هەرێکێتی بە قازانجی خۆی قسە بکات نە بە قازانجی خەڵکەکە ڕەنگە خۆی بەشێک 5% لە خەڵکەکە بێ خۆ لە مریخۆ نهاتووە بەڵام تۆ بۆ 5% قسە بکەی 50% و 60% و 70% گوێ لێ ناگرێت تۆ ئەگەر بۆ 50-60-70%ەکە قسەت کرد 5%ەکەی خۆشت گوێت بۆشلەکەن تۆ ئەگەر بەرنامە بۆ لایەنگران و هەوادارانی ئەم حزب و ئەو حزب دروستکەی خەڵکەکە بە گشتی گوێ لێشن ناکات چون ڕەنگە تۆ هەواداری تۆ نەبێ هەواداری حزبێکی دەبێت ڕەنگە هەواداری هیچ لایەک دەبێت ڕەنگە سەر بەخۆ بێت ڕەنگە ئەسەن دژی کاری حزبایەتی بێت بەڵام ئەوانیشە شارۆمەندی ئەو وڵاتە ئەوەیە کە ئێمە ئەگەر قازانجی گشتی قازانجی ئەوەی کە بێڵێن مەنافعی ملی باش ئێمە قازانجی گشتی قازانجی نەتەوایەتی هەر تۆنێکی ناوە ئەوە بێتە سەرچاوەمان ئێمە هەرێکمانە لە کۆمەلگاکە بەگشتی بەرابەری ژن و پیا و ئازادی نەبوونی خشونە بیمەهای چیکی ئەوانە باسکەین بە باوەڕی من خەڵکەکە باوەڕت پێەکە ئەوە لایەک وەلایەکیشی ئەوە زۆر گرنگەکان ئەو کوردستانە یا ئەم وڵاتانەی ئێستا ئەم کۆمەلگایەشە هەمە ڕەنگە هەمە چەشنە ئەگەر ڕەنگ بداتەوە لە بەرنامە و لە تەلەڤیزیۆنەکەی ئەم حزبیا ئەو حزبا خەڵک گوێی بۆ بگرن بەڵام ئەگەر ئەتۆ هەر دەنگێکت هێنا و هەر ڕەنگێکت هێنا ڕەنگەکانی تر و دەنگەکانی تر پێشگوێخران خەڵکەکە بە گشتیە ڕەنگە هەواداری خۆت بێت بۆ چکات ڕەنگە دۆسی خۆت بێت بۆ چکات بەڵام خەڵکەکە پەراوێش دەکات چون ئەزانێت دەنگی ئەو نابیترێتەوە ڕەنگی ئەو نابیندرێت ئەوەیە من پێم وایە ئێمە ئەو ئیمکانەمان هەیە بەڵام جیکەڵانی ئەوێ و تشخیصی ئەوێ و ناسینی ئەو کۆمەلگای ئەوێ کە قازانجی حزبەکەیشی تایە بە باوەڕی چون ئەگەر ئەو ڕوو کاتە 70-80% کۆمەلگاکە قەتعەن وایە بەشەکەی خۆی زیاتر بێ ئەگەر 5% ڕێیەکەی هەیە ئەگەر 10% هەڵبژاردن بێ کۆمەلگاکەی هەیە ئەی کاتە 12% ئەی کاتە 13% بەڵام ئەگەر ڕوو کاتە ئەو 1000 ئەندامە و 2000 هەوادارە و 5000 نازانم بنەماڵی پێشمەرگە و چی و ئەوانە ئەوە جۆرێکی ترە نەتیجەکەی و ئاکامەکەی ئێمە بەداخەوە ئێمە ئەوە بینیم چون ئەوە لە کوردستان ئێمە بۆ خۆمان نزانین میدیای حکوومەتی خۆی مەقسەی لەسەر ناکەین میدیای سەربەخۆ بەداخەوە زۆر کەمە سوشیال میدیا من پێم خۆشە ڕۆژێکی و ئەسم بەرنامەیەک لەسەر سوشیال میدیا دابنێن هەمزانی دەوری باش و خراپی سوشیال میدیا چییە و چۆن نتوانین باشتر کەڵکی دێوە بەڵام من ئەو میدیا ڕسمیەکان لەوەی کە تەلەڤیزیۆنێکی هەیە لەوەی کە ڕادیۆ لەوەی کە ئەتوانێ و ئەو ئیمکاناتی هەیە بەرنامە بڵاوکاتەوە بەداخەوە من هەرێکمانە لە ئەوە بڵێ بەهۆی ئەوە لە تەکنیکی ڕۆژ نەیتوانیوە بەو شێوەی پێویستە و دەنگدانەوە و ڕەنگدانەوەی گشتییان نییە و هەرێکی بووە تەنها سیاسەتێک تەنها بۆچوونێک لە ناو کۆمەلگا بڵاوکاتەوە و ئەوانە ئیجازەی قسەکردنیان بوەزێ بەگشتی نەیتوانیوە ئەو جێگەی خۆی پڕکاتەوە بۆیە خەڵکەکە بە دوای میدیای ترا ئەگەڕێت خەڵکەکە ڕووەکەنە میدیای تر و ئەگەر ئێمە خەڵکەکە ڕوو نەکەنە میدیای خۆمان ئەوە نەبینن دەچن پێویستەکانیان لە میدیای تر وەرێتن
و ئەو میدیانە بڕێکی بەڕاستی نەتەنها دەیان دشمن دا ئەوەی بە باوەڕی من پێویستە کە ئێمە حەولێک بدەین میدیایەکی فرێڕەنگ، میدیایەکی فرێجەشن، میدیایەکی ئازاد، میدیایەکە ئازادی بەیانی تیان تەنظیم بکرێت. زۆر باشە کاک محەممەد، بەداخەوە ئێمە بەرنامەکەمان ڕوو بە کۆتاییە، بەڵام من هەر ئەوەندە لە درێژەی قسەکانەدا و ڕێنمانای کە پێشنیارانی کەدات من تا ئەو جێگەی کە خۆم ئاگادارم ئێمە هەوڵمان داوە ئەم شتانە ڕعایەت بکرێ، حتا بیرجیاوازیشمان هێناوە ئێمە لە تەلەڤیزیۆنی خۆماندا لەسەر زۆر شتی دیکەش باس کراوە و ئێمە پێشنیاریەکانی تۆش و ڕێنماکانیش حتمەن ئەگەێنین. دەستت خۆش بێ، زۆر سوپاس دەکەین بۆی کە بەشدار بوون. کەمتر لە 1 دقە من پرسیارێکم نییە، ئەگەر لە خۆتان لە کۆتاییتاندا دەتانێت ئاماژە بە خاڵێکی نەوتراو بدەن فەرموون. من مەبەستم 1 حزب و 2 حزب نییە، من مەبەستم تەلەڤیزیۆنی ئێوە یا تەلەڤیزیۆن من حاڵە گشتیەکان ئەڵێ تا ئێستا نەریت وا بووە ئەگەر ئێوە تماشای هەموو حزبەکان لە چەپەوە لە میانەوە لە ڕاستەوە ئەوانە سیاسەتی خۆی لە میدیا بەگشتی بەشی هەرە زۆر سیاسەتی خۆیان هەبەنە پێشە حەقیشیانە لەبارێکەوە. بەڵام من قسەی ئەوەکەم لەبەرەوە ئەگەر تەئسیری ببێت و بتوانێت کارێکە و بتوانێت کۆمەلگا باوەڕی پێ بکات و بتوانێت ڕەنگی جیاواز و خەڵکی جیاواز و دەنگی جیاوازی دارێت، ئەوە یارمەتی خودی حزبەکەیشە. من بۆ خۆم جەمبەندیم لە کاری میدیایی تا ئێستا ئەوەیە ئێمە بەداخەوە هێشتا میدیایەکی وامان نییە، زۆر دوور نین، ئیمکانیشمان هەیە پێکی بێنین، بەڵام ئەوە پێویستیەکی سەردەمە، چۆن ئێمە شەڕێکی گەورە پێش ڕێگەی پێگرتووی دێر یازوو واردی ئەو شەڕابێت و ئەو شەڕێش لە میدیاوە دەست پێێت و جۆرە هەرسم کردی لە میدیاژە کۆتایی بێت. بەڵێ زۆر سپاس دەکەین کاک محەممەد خاکی ڕۆژنامەوان و لێکۆڵەری سیاسی بۆی کە بەشداری بەرنامەی ڕاستەوخۆ بوون. سپاس بۆ ئامادەبوون. بەڵێ سپاس. بەڵێ ئازیزان، زۆر سپاس بۆی کە ئێوەی ئازیز و خۆشەویستیش تا بە ئێستا لەگەڵمان بوون. هیواداری